بسم الله الرحمن الرحيم فإذا عزمت فتوكل على الله إن الله يحب المتوكلين. پشت بەخوای پەروەردگار لستی کۆمەڵی دادگەری کوردستان ڕۆژی 12 ئەم مانگە لە دەواازەی ڕاپەڕینەوە لە ڕانێوە دەست بە هەڵمەتی هەڵبژاردننی دەکا و بە پێی بڕیار و ڕاستپاردەکانی لیژنەی باڵای هەڵبژاردننی لیستی کۆمەڵی دادگەری یەکەم ئاهەنگ بۆ ناساندنی پاڵێوراوێک لە پاڵێوراوەکانی کۆمەڵی دادگەری لە شاری ڕانێەوە دەست بە ڕاگەیاندنی لیستەکە دەکا و دەست بە بانگەشەی هەڵبژاردن دەکا و بڕیاریش وایە لە بازنەکانی تر بۆ ناساندنی هەر چوار کاندیدە بە ڕێزەکەی تری کۆمەڵی دادگەری کوردستان ئاهەنگ بگێڕین و بانگەشەی هەڵبژاردن لەو بازدانش دەست پێ بکەین و پشت بە پەروەردگار و ئومێدمان بە دەنگدەرانی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان هەیە کە لەم هەڵبژاردنەدا بتوانین هەر 5 پاڵێوراوە بە ڕێزەکەمان بە پشتیوانی خوای پەروەردگار پاشان بە دەنگی لیستەکە و بە دەنگی جەماوەری کوردستان بگەێنین بە بەغدا و بتوانین لەوێوە خزمەت بە دین و ژینی خەڵکی کوردستان بکەین.